دەمەوێت منداڵەکەم زیاتر لە زمانێک بزانێت. بە کوردیەکی پاراویش قسە بکات، دەمەوێت منداڵەکەم متمانەیەکی بەهێزی بەخۆی هەبێت. دەمەوێت منداڵەکەم لە قوتابخانەیەکی نێودەوڵەتی بخوێنێت. لە هەمان کاتدا لەسەر بەها بەرزەمرۆیی و کولتوریەکان گۆش ببێت. بێخەمبە، منداڵەکەت فێری شتی زۆر زیاتر دەبێت لە یونایتد ساینس. قوتابخانە بنەڕەتیەکانی یونایتد ساینس نێودەوڵەتیە و ڕێگەپێدراوی فەرمی زانکۆی کەمبرێجی بەریتانیا بۆ بەکارهێنانی پەیڕەوی خوێندنی زمانی ئینگلیزی و زانست و بیرکاری. یونایتد ساینس ئامانجێتی تاکێکی کارامە و داهێنەر و لێهاتوو بۆ کۆمەلگا بەرهەم بهێنێت. بۆ ئەم مەبەستە مامۆستای وانەکانی بیرکاری و زانست و کۆدینگ لە ڕێی بەکارهێنانی نوێترین تەکنەلۆژیای سەردەمەوە لەسەر بنەمای سەنتەربوونی خوێندکار لە ناوپۆلدا وانەکان دەڵێنەوە. هاوکات پەیڕەوی گشتوانەکانی قۆناغی بنەڕەتی بە جۆرێک داڕژراون کە منداڵان هەم فێر دەبن و چێژ وەردەگرن هەم بە پراکتیکی جێبەجێ دەکەن. Talking about building an earthquake resistant structure. Now we're going to take this structure and we're going to put it here, nothing, just the box and the structure. It will fall down really fastly. هاوکات لە قۆناغی بنەڕەتیدا خوێندکاران دەرفەتیان بۆ دەرەخسێت تاکو بەشداری لە پێشبڕکێ و تاقیکردنەوە نێودەوڵەتیەکاندا بکەن. لەم ڕێیەوە دەبنە خاوەنی مێدالیا و بڕوانەمەی نێودەوڵەتی. گرنگترین ئەرکی قوتابخانەکانی یونایتد ساینس دروستکردنەوەیەکی خاوەن بەهای بەرزی کۆمەڵایەتی و گەردوونیە. ئەمەش دەڕێی مامۆستایانی بە ئەزمون و ڕاهێنراوە بەدەستێت کە زۆرترین کاتەکانی لەگەڵ خوێندکار بەسەربات و ببێتە کەسێکی نمونە و پێشەنگ بۆ خوێندکارەکانی. یونایتد ساینس بۆ داهاتوویەکی گەش.